بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە بووینەوە میوانی ماڵەکانتان بە ئومێدیەوەی کە کوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بڕگە و ئەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین کەیش تایبەتە بە کەشوهەوا باز لە کەشوهەوا دەکەین باز لە نزمبوونەوەی پلەکانی گەرما دەکەین و ڕێژەی بارانبارین بە تایبەت بارانبارینی ئەم چەند ڕۆژی ڕابردوو کە لە ماوەیەکی کەمدا بڕەبارانێکی زۆر باش باری کە بۆ هۆی دروستبوونی لافا و زیان لێکەوتن و زەرەر و زیانێکی زۆری بە بەشێک لە هاوڵاتیان گەیان. اینجا ئێمە ئەمڕۆ باسەوە دەکەین کە ئایا ڕێژەی بارانبارین لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا یاخود بۆ ئەم ساڵ کە دەستپێکی وەرزی بارانبارینە تا ئێستا و تا ئەم بەروارە چەند ڕێژەی بارانبارین باریوە و بە بەراورد بە پار ساڵ هەتا ئەم کاتەوە ئەم بەروارە چەندێک باریوە و لە هەمان کاتدا باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکەین باز لەو گۆڕانکاریانە دەکەین کە بەسەر بەرگە هەوادا هاتووە کە بازەوە دەکرێت کە پلەکانی گەرمای بەرگە هەوا زیادی کردووە کە ئەمەش چەندین کۆنگرە ئەنجامدراوە بۆی کە بتوانن چارەسەرێک بۆ ئەم بابەتە بدۆزنەوە. ئەگەر چارەسەر نەدۆزرێتەوە ئایا چی دەبێت بارودۆخەکە چی لێ هێت؟ ئەمەش بابەتێکە و کە ئێمە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین. جگە لە تەوەری سەرێکی ئەمڕۆمان چەند بڕگە و بابەتێکمان هەیە دەچینە لای بڕگەی یەکەمی بەرنامەکە کە بڕگەیەکی ڕێنمایی تەندروستیە با بەیەکەوە بینەری بین و دواترە گەڕێینەوە وڵاتە. ئەم کاتتان باش من ڕۆژات کامەران پزیشکی دەرمانساز لە تەوەری ئەم ڕۆمانە باس لە چۆنێتی هەڵگرتنی دەرمان ئەەکەین و تا چەندێک ئەتوانین دەرمانەکان لە ماڵەکە دابهێڵیتەوە لە دوای هەڵبچڕێنیانەوانە. هەڵگرتنی دەرمانەکان پێویستە لە شوێنێکی فێنک و تقریبا ساردابێ و هەروەها گرنگە شوێنەکە وشک بێ شەی نەبێت چکە شێکە ئەبێت هۆی تێکچوونی دەرمانەکە لە هەمان کاتا دەرمان بە گەرمی کاریگەریەکی خۆی لەدەست دەدات و بە سەرمایەکی زۆریش کاریگەری خۆی لەدەست دەدا لە بەرەوە دڵنیا بنەوە کە لە شوێنێکی باشدا دەرمانەکانتان هەڵبگرن و کاتێککە دەرمانێک بەکار ئەهێنن ئەکسپایر دەیتی لەسەر نووسراوە دەرمانەکە پێویستە تۆ گرنگی بێ بۆی کە ئەم دەرمانەکەی ئەکسپایر ئەبێت و دڵنیا بیتەوە لەوەی کە لە کاتی ئەکسپایربوونیدا فڕێ بێ یاخۆ دەرمانەکانی وەکو قەترەی چاو و قەترەکانی لوت و سپرا و پمپی ناودەممان هەیە ئەمانە لە دوای هەڵبچڕێنیانەوە ماکزیمەم تەنها بۆ یەک مانگ ئەتوانی بیان هێڵیتەوانە یاخۆ شروبی دژەهۆکردن و دژە بەکتریای مناڵانمان هەیە کە تەنها بۆ ماوەی هەفتەیە بۆ 10 ڕۆژ ئەتوانی بیان هێڵیتەوانە ئەمانە هەمووی ئەگەر پێڕێی ڕێنماییەکان نەکرا کاریگەری خراپ لەسەری دروست دەکات و لەگەڵ ئەوەشدا دەرمانەکە هیچ کاریگەریەکی ئەوتۆی نامێنێت لەسەر جەستەمان لەبەرەوە تکا دەرمانەکانتان لە شوێنی گونجاودا هەڵبگرن و پێویست بن بە کاتی بەکارهێنانی دەرمانەکانتانەوە کاتێکی شات. بەڵێ تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە کەشوهەوا باز لە نزمبوونەوەی پلەکانی گەرما و ڕێژەی بارانبارین دەکەین بۆ پێی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕەبارانێکی زۆر باش باری کە ئەمەش بۆ هۆی دروستبوونی لافا و کە زەرەر و زیانێکی زۆری بە بەشێک لە هاوڵاتیان گەیان. اینجا ئێمە ئەمڕۆ بازەوە دەکەین کە ئایا ڕێژەی بارانبارین هەتا ئێستا و هەتا ئەم بەروارە چەندێک باریەوە بەراورد بە پار ساڵ ڕێژەی بارانبارین چۆمووە. ئایا بۆ ئەم ساڵیش ئەگەری ئەوە هەیە کە وشکە ساڵی ڕوو بدات یاخود ئەوە تا بە پێی دەستپێکی بارانبارینە دیارە کە ساڵێکی تەڕ و ساڵێکی باراناوی دەبێت. لە هەمان کادا باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکەین باز لەوە دەکەین کە بەرگە هەوا کە بازەوە دەکرێت پلەکانی گەرمە یاخود پلەکانی بەرگە هەوا ڕوو لە بەرزبوونەوەی و پلەی گەرمی بەرگە هەوا بەرز بۆتەوانەیە کە چەندین کۆنگرە ئەنجامدراوە بۆی کە چارەسەرێک بۆ ئەم بارودۆخە
بدۆزرێتەوە ئەگەر چارەسەر نەدۆزرێتەوە ئەگەر سنوورێک بۆ ئەم بارودۆخە و بۆ ئەم بابەتە دانرێت ئەوە چی دەگوزرێت بارودۆخەکە بەکوێ دەگا. گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین و زانیاری زیاتر وەردەگرین لەسەر کەشوهەوە بە میوانداری ئاسۆ کەمال کە بەڕێزیان بەڕێوەبەری کەشناسی و بوومە لەرزەزانی سلێمانین. بەڵام پێش ئەوەی کە بچینە لای میوانەکە لەسەر هەمان بابەت پامنێرمان فەرحان لەگەڵمان دەوێت، بەڵام پێشەوەی کە بچینە لای فەرحان دیارە فەرحان لێستێ ئامادەنیە من دەسەکەم بە گفتوگۆکردن لەگەڵ کاک ئاسۆ تا فەرحان ئامادا بێ. کاک ئاسۆ سڵاو لێبێ بەخێراتی. سڵاوتان لێبێ. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز، سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. بەخێر بێ سەرچاو. کاک ئاسۆ ئەگەر لەوە دەست پێ بکەین کە ساڵانە دەچینە وەرزی پاییز و دەچینە وەرزی سەرماوە کە باران دەبارێت، هەندێک جار باران و دەستپێکی بارانبارین وردە وردە دەست پێ دەکات، بەڵام بۆ ئەم ساڵ بارانێکی بە بارانێکی بەخۆر بە بارانێکی بەلێزمە دەستی پێکرد. هۆکاری ئەم بارانە خۆڕای یاخود ئەم بارانە لێزمەیە بۆ دەستپێکی ئەم ساڵ هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ بەڵێ زۆر سپاس. دیارە وەرزی بارانبارین لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەشا و بە تایبەتی بڵێن ئەم ناوچانەی خۆمان عادەتەن لە مانگی دەوانێ دەست پێ ئەکات وەرزی بارانبارینەکان و تا مانگی پێنجی ساڵی دواتر بەردەوامی ئەبێت. ئەمە زۆر جار لەو ساڵانەی کە یان ئەو وەرزانەی کە بارانبارینەکان زۆرە وەرزێکی بارانبارینی تەڕە جاری وا هەیە تا کۆتایی مانگی شەشی دواتریش بەردەوامی ئەبێ، وەکو ئەوەی کە لە وەرزی 2012 بینیمان و زۆر جاری دەستپێچێکی بارانبارینەکان پێش ئەکەوێت. جاری وا هەیە ئێمە لە وەرزی 2015-2016دا بارانبارینمان بە شێوەی دڵۆپە باران لە کۆتایی مانگی هەشتا تۆمار کردووە، لە مانگی نۆ بەردەوام بووە. ئەمە سروشتێکی بارانبارین و تایبەتمەندیەکی ڕەگەزی بارانە، خاصەتە لەم ناوچە کەشوهەوایە مامناوەندیانە کە تایبەتمەندیەکی بەرز و نزمی هەیە. وەرز هەیە زۆر دەبارێت، وەرز هەیە کەم دەبارێت، وەرز هەیە پێش دەکەوێت، وەرز هەیە دوا ئەکەوێت. ئەمە تایبەتمەندیەکی کەشوهەوای ئەم ناوچانەیە و تایبەتمەندیەکی ڕەگەزی بارانبارینە و زۆر جاریش بارانبارینەکان دوا ئەکەوێت. وەکو وەرزی پار ساڵ کە ئێمە لە مانگی دا هیچ بارانێکمان تۆمار نەکرد، بەڵام لە مانگی 11 بارانبارینەکان دەستی پێکرد کە نزیکەی 204 ملیم باران لە وەرزی پار ساڵ لە مانگی 11دا تۆمار کراوە. و زۆر جاریش ئەم بارانبارینانە بە دەستپێچێکی ئەوەی کە پێی ئەوەتێ پەرجێری یان تەتەڕوفی مەناخی بە شێوەی بارانبارینی بەخوڕ و بە شێوەی بارانبارینی ناوبەناو و بە شێوەی بارانی گرتنەوەی هەنێ شوێن و نەگرتنەوەی هەنێ شوێن لەم کاتانە دەبێت کە ئەمەش سروشتی وەرزی پاییزە، وەرزێکی گواستراوەی ناجێگیرە بەرامبەر بە ئەو هاتنی ئەو نزمە پاڵە پەسوانی کە لەو کاتانەدا ڕوو لە ناوچەکە دەکات. وە زۆر جاریش وەکو ئەوەی کە لە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا کە دەستپێکی ئەم بارانبارینانە بە بارانی بەخوڕ و لە هەنێ شوێنە بە تایبەتی لە پارێزگای هەولێرە کە بۆ خۆی دروستبوونی بەرزبوونەوەی ئاو و دروستبوونی لافاو کە ئەمە دەرەنجامی ئەو بارانە بەخوڕی کە لە ناوچەکەدا داباری ئەمیش دەرەنجامی کۆمەڵێک هۆکارە هاتنی بڕێکی زۆر لە شێ لە ناوچەکانی باشوورەوانێ بەهۆی کاریگەری ئەو نزمە باڵەپەسۆ گەرمیانی کە لە سەر ناوچەکانی دەریای سوور کە ئەمە لە کاتی ئێستادا لە کاتی گەرمبوونایە کە ئەبێتە هۆی هاتنی شەیەکی زۆر لەو ناوچانە لەگەڵ بارستە هەواکان و دروستبوونی ئەو جۆرە هەورە کەڵەکە بوانەی کە بە هەوری سیبی ناسراوە لە کەژناسیا کە بارانێکی بەخوڕی تایە کە ئەم بارانانە زۆر جار لە ماوەیەکی کورتە ئەبێتە هۆی دروستبوونی ئەو لافاوانە دروستبوونی لافاوەکانی زۆر جار بەهۆی نمەبارانەوە ئەبێت، نمەبارانی کەم کە بەڵام بۆ ماوەیەکی زۆر بەردەوامی ئەبێتە هۆی بەرزبوونەوەی لافاو. دەستەکانە خۆش بێ کاکاسۆ لەگەڵ بەڕێستا بەردەوام بین ئەچینە لای پامێرمان فەرحان لەسەر هەمان بابەت لەگەڵ ئێمەدا ئامادەیە. سڵاو لێ بێ فەرحان، بەیانیت باش. ڕێژەی بارانبارین یاخود داتا ئامارەکانی ڕێژەی بارانبارینی شاری هەڵەبجە بۆ ئێمە بۆ بینەران گوازیتەوەنێ دوێنێ داتایەکت بڵاو کردوێت و زانیاری زیاترمان بیتێ لەسەر ئەو داتایە. سڵاو لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە لای هەمومان ڕوونە کە لە ساڵی ڕابردوودا ڕێژێکی کەم بارانباری و ئەمە وای کرد کە کاریگەری گەورەی لەسەر هەمکەتی کوشتتوکاڵ هەبێ هەم لەسەر باخ و باخاتەکان هەبێ لە سنووری پارێزگای هەڵەبجە و هەمیش لەسەر دانەوێڵە کە وای کرد ڕێژەیەکی کەم لە دانەوێڵە کەڵکی ئەوەی هەبێت کە
جوتیاران بیدورنەوە بەڵام لەم ساڵدا جوتیاران جارێکی دیکە بە ئومێدەوە دەڕواننە با بڵێن پرۆسەی بارانبارین لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا و لە پارێزگای هەڵەبجە 9.3 میلیم بارانباری وە کۆی گشتی بارانبارین تاوەکو ئێستا 15.8 میلیم بووە لە ناحی سیروان 8 میلیم بارانباری لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا کۆی گشتی 17.5 میلیم بارانباری وە لە خورماڵ لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 8.7 میلیم بارانباری وە کۆی گشتی 15.2 میلیم بووە لە ناحی بیارە 10 میلیم بارانباری وە لە ماوەی 24 ساعتدا کۆی گشتی 17.5 میلیم بووە لە تەوێڵە لە ماوەی 24 ساعتدا 9.4 میلیم بارانباری وە کۆی گشتی 22 میلیم بووە ئەمە لە دوو شەپۆلی بارانباریندا ئەم ڕێژانە باریون و ئەمڕۆژ هەور و خۆرە بە چاوەڕوانیەوە دەکرێت کە بە پێی پێشبینیەکانی کەشناسی کە ئەمڕۆژ باران ببارێت تاوەکو نزیک بە ڕۆژانی پێنجشەممە بارانبارین بەردەوام بێ و ڕۆژانی هەینی با بڵێن خۆرەتاو بێ ئەمانە پێشبینین بەڵام چاوەڕێەوە دەکرێت کە ئەمڕۆژ باران ببارێ ئەمە بە شێوەیەکی گشتی لەسەر کەشوهەوای هەڵەبجە و زانیاریانن کە هەن و جوتیاران چاوەڕێەوە دەکەن کە بارانێکی دیکە ببارێت و وەکوەوەی کە پێی دەوتێ پەڵە بدات دەست بکەنەوە بە چاندنی زەویەکانیان و هیوایەوە خوازن کەم ساڵێکی باراناوی بێت و بارانێکی باش لە ناوچەکە ببارێ و پێی دەست پێکەکەی بێ ڕێژەیەکی باش باریوەوە چاوەڕوان دەکرێ و پشتیوان بەخواکە بارانێکی باشتر ببارێت. بەڵێ فەرحان هیچ داتەک یا هیچ ئامارێک لەبەردەستە کە جیاوازی نێوان ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ بە بەراورد بە پارساڵ بکات؟ بێگومان من ئێستا داتاکانم لە بەردەستانیە بەڵام بە پێوەی کە هەموو ساڵێک ئەمە ڕووماڵی ئەم بابەتانە دەکەین ڕێژەکە ئەمساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو باشترە بۆ چاڕوان دەکرێت باشتریش ببێت بۆیە ساڵی ڕابردوو ساڵێکی وشکە ساڵی بوو بە هەموو پێوەرەکان کە ڕێژەیەکی زۆر کەم بارانباری ئەوەندە نەباری کە جوتیاران بتوانن دانەوێڵەکانیان کۆ بکەنەوە نزیک ژمارەیەکی فراوان لە جوتیاران لێرە زیانمەند بوون وە لیژنەیەک دروستکرابەوەی کە قەرەبووی جوتیاران بکرێتەوە ئەمانە گرفتی گەورە بوون بەڵام لەم ساڵدا لە دەستپێکەکەیدا لە دوو شەپۆلدا ئەوەندە بارانباری وە هیوابەخشە بۆی کە با بڵێن لە ڕۆژانی ئایندەدا بارانی باشتر ببارێت. بەڵێ سواس بۆ هاوکارمان و پەیاملێرمان فەرحان حەمەخان کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵ ئێمەدا ئامادەبووی تایبەت بە داتا و ئامارەکانی کەش و هەوا و ڕێژەی بارانبارین لە شاری هەڵەبجە. ئەگەڕێمە لای میوانەکەم کاکاسۆ ئەم بارانبارینە بە خوڕەی چەند ڕۆژی ڕابردوو پێشبینی بۆ کراو بوو ئێوە هیچ ئاگاداریەک تا بڵاو کردبووانێ لە ڕێگەی ماڵپەڕەکان بە یاخود لە ڕێگەی هەر بابەتێکەوە بێیان ئەو سێکتەرانی کە ئێوە هەماهەنگیتان هەیە لەگەڵیان؟ بەڵێ ئێمە دیارە ئێمە ئەو پێشبینیانی کە بڵاوە کرێتەوانێ لە بەشی پێشبینی بەڕێوەبەرایەتی گشتی کەژناسی هەرێم دەرەچێکە ڕۆژانە ئێستاش بە بەردەوامی پلەکانی گەرما نزمترین پلەی گەرما بەرزترین پلەی گەرما و بڕی بارانبارینەکانی ناوچەکە و لەگەڵ هاوکار لەگەڵیا پێشبینیەکانیش بۆ 40 سەعاتی داهاتوو بڵاوکرێتەوە دیارە هەر یەک دوو ڕۆژە پێش ئەوە لە بڵاوکراوەیەکە لە ئاگادارکردنەوەیەکە کە بەهۆی ناسەقام گیربوونی کەش و هەوا و هاتنی نزمە پاڵاپەسوۆیە بۆ ناوچەکان کە ئەگەری بارانبارین هەیە بە بڕی جاجا و هەنێ جار ئاستی بارانبارینەکە زیاد ئەکات بۆ ئەوەی کەەوە ئەم نەوع حاڵەتانە دروست ببێت و ئێمە چەند ڕۆژێکیش پێشەوە لە لیژنەی فریاگوزاری خێرا لە قایمقامەتی پارێزگای سلێمانی ئەو فەرمانگانی کە پەیوەندیدارن بە لیژنێکەوانێ کۆبوونەوەی خۆمان سازدا بۆ هەر ئەگەرێک و بۆ هەر ئەگەر حاڵەتی ڕوودانی هەر ئەگەرێکی نەخوازراوە ئەو فەرمانگانە یاخودۆ بەڕێبەراتیانە ئەو سێکتەرانی کە زیاتر ئێوە هەماهەنگیتان هەیە لەگەڵیانە پەیوەندیتان هەیە زیاتر کوێن؟ ئێمە هەر زیاتر ئێمە ئەوەی کە لە لیژنەی فریاگوزاری خێرایە مثلەن ئەو کۆمەڵی فەرمانگەر شارەوانیە فەرمانگەی خۆمانە دایری کارەبایە بەنگری شارستانیە بڵێ هاتوچۆ بڵێ ئەمانە JCC ئەمانە هەمووی بەشدارن بۆ خۆ ئامادەکردن لە کاتی هەر ئەگەرێکی نەخوازراوە. ڕێژەی بارانبارین بۆ ئەم ساڵ یاخودی ئەم چەند ڕۆژێ ڕابردوو ماوەی ڕابردوو لە چه شارێک زیاتر ڕێژەی بارانبارین تۆمارکراوە؟ بارانبارینەکە زۆرترین بارانبارین لە ناوچەی پیرمان بوو کە بەهۆی باراناوی ئەوێشەوە بۆ کە زۆرێک لە ناوچەکانی پارێزگای هەولێری گرتبوو کە نزیکەی 55 میلیمێک باران داباری بوو. بەڵێ فەرحان ئاماژەی بەوە کرد کە جیاوازی نێوان
ڕێژەی بارانبارین بۆ ئەم ساڵ بە بەراورد بە پارساڵ ئەم ساڵ زۆر باشتر بووە تان بەروارە. تۆ ئەڵێ چی تۆ بە داتا یاخود بە ئامارێکی باش پێمان بڵێ کە ڕێژەی یاخود جیاوازی ڕێژەی بارانباری بۆ ئەم ساڵ بە بەراورد بە پارساڵ چۆن بوو؟ بڵێ خۆی وەرزی بارانبارینەکان عادەتەن ئێمە وەرزی بارانبارینەکان ئەکەوێتە وەرزی پاییز، وەرزی زستان وەرزی بەهار. ئەمانە هەر یەکەی بەپێی ئەو ئامارانی کە لە لامانە هەر وەرزە و تێکڕایەکی خۆی هەیە. مەسەلەن عادەتەن تێکڕایی بارانی وەرزی پاییز عادەتەن لە 150ەیە. تێکڕایی بارانی وەرزی زستان لە 150 و بەهاریش لە 135 کە ئەمانە ئەم بڕانە داباری ئەمە ئەتوانین بڵین ئەمە کشت و کاڵیش سوودی لێوە ئەگرێت و تەنانەت بۆ بژانەوەی ئاوی سەر زەوی و ژێر زەویش سوودی لێوەرەگرێت. بەڵام ئەوەی کەوتمان باسمان کرد کە ئاماژەمان پێیا کە خۆی یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕەگەزی باران ئەو ناڕێک و پێچیە لە دابەشبوونیە بەپێی کات و شوێنەکان. مەسەن جاری وا هەیە مەسامە پار ساڵ وەرزی پاییزمان بارانەکە لە مانگی دا هیچ بارانێکمان نەبوو، بەڵام لە مانگی 204 ملیمان تۆمار کرد، لە مانگی 12 کەمترمان تۆمار کرد. سێرەکەی ئەم ناڕێک و پێچیە کشت و کاڵ سوودی لێ وەرناگرێت، سەرچاوەکانی ئاو سوودی لێ وەرناگرێت. بەم شێوێ ئەم حاڵەتە هەیە لە بارانبارینەکان. ئەیش سروشتی بارانەکە ئەو بەرز و نزمی خاصەتەن لەم ناوچە کەش و هەوای مام ناوەندانەی کە پێوترێت مەناتیقی معتەدیلی حراری ئەم ڕاڕای و بەرزی و نزمێ لە بارانە هەیە. بەڵام ئیتر ئێمەش پار ساڵ ئێمە لە سنتەری پارێزگای سلێمانی تا ئەم بەروارە 0.7 ملیمان باران تۆمار کردبوو، بەڵام ئەم ساڵ 21.9 ملیمان تا ئەم کاتەی لەگەڵ جەناب پاکستانکەین بەڵێ تۆمار کراوە. و پێش دەچێت کە بەپێی زۆرێک لە نەخشەکەش و هەوایەکانی ناوچەکە و چکە ئێمە هەموو جارێکەوەمان باس کردووە دەستگایەکی پێشبینیکردنی دوورمەودا لە ناوچەکان نییە، نەک لە هەرێمی کوردستان، تەنانەت لە هەموو ناوچەکانیشان نییە. تەنانەت عێراق کە کۆنترین فەرمانگەی کەژناسی هەبووە کە لە 1923 وانێ فەرمانگەی کەژناسی هەبووە. دوای ئەوە لە ساڵانێکی دوای ئەوەشا مەجمەعی شوێنی تەجمیعی بەیاناتی کەشوهەوا بۆ کە پێشبینیەکان کراولێ، بەڵام تا ئێساژ ئەو دەستگای ئیتر لەبەر بێتوانایی و لەبەر ئەوە نییە. ئاجنا خۆی ضرورە یعنی کە بۆ ئەوە بێ، بەڵام بەپێی زۆرێک لە نەخشەکان و ئەو خەرائیتانی کە بۆ مەنتیقەکە ئەکرێت و فترە گۆڕانکاری بەسەرات و بۆ بارانبارینی مەوسمەکانی پاییز و زستانی خاتر ڕوو زۆرێکیان متفقن لەسەر ئەوەی کەوا خەرائیتەکان ئەگەر بارانبارینەکانی وەرزی پاییز لە خوار تێکرایەکانیەوە نەبێت ئەوە لە ئاستی تێکرایەکانیان. باست لە سوودەکانی ڕێژەی بارانبارین و ئەو بڕە بارانە کرد بۆ کشت و کاڵ و بۆ ئاوی ژێرزی و تەنانە بۆ ئاوی سەرزەویش. ئەم بارانە بە خوڕەی چەند ڕۆژی ڕابردوو کشت و کاڵ دەتوانێت سوودی لێ ببینێت یاخود ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی دەتوانێت سوودی لێ ببینێت؟ بەڵێ خۆی زیاتر ئەوەی کە لە کەژناسی کشت و کاڵیە هەیە بەپێ ئەو زانیارانی برادرانی کەژناسی کشت و کاڵی زیاتر بارانە نمەکان ئەوانەی کە لەسەر خۆ ئەبارێت ئەمە زیاتر مەسەلەن کشت و کاڵ و ڕۆک سوودی لێ وەرئەگرێت کە ئەمە بە چینەکانی زەوی ئەچێتە خوارەوانێ هەم بۆ ئاوی ژێر زەویش و هەم بۆ کشت و کاڵیش زیاتر ئەو بارانانە سوودی هەیە، ئەو نمە بارانانی کە لەسەر خۆدا دەبارێت. بەڵام ئەو بارانە بە خوڕانەی کە لە ماوەیەکی بەهۆی پەرجەڕێکانەوانێ یان بەهۆی ئەو تەتەڕفە مەناخیانە و لە پرەکان لێزمە بارانێک ئەبێت و بارانێکی بەخوڕ سان بۆ نمونێ ئێمە لەو ڕۆژا کە ئەو بارانە ئاستی بارانە بۆ هۆی ئەوەی کەوا جۆرە لە لافاو دروستکە لەم ناوچانی خۆمانە لە ماوەی کەمتر لە نیو سەعاتە 7 ملیم باران باری بوو کە ئەمانە زۆرە بارانێکی بەخوڕە و بەسەر زەویدا ئەڕات و مەسەلەن زۆر جار زەوی چینەکانی خوارە و سوودی لێ وەرناگرێ، ڕۆک سوودی لێ وەرناگرێ، بەڵام وەکو ئاوی ئەگەر گلانەوە هەبێت شوێنی گلانەوە هەبێت بەنداو هەبێت ئەم ئاوانە بۆ دوای ئەوە سوودی لێ دەبینێت. بۆ بارانی پەڵا یاخود ئەمە چەندێکمان ماوە بارانی پەڵە چەندێک پێویستی با ڕێژەی بارانبارینە چەند ملیمی پێویستە؟ بەڵێ خۆی پەڵە لە کوردەواری خۆمانە ئەوە پێوەریەکە بۆ بڕی ئەو بارانەی کە دەچێتە ناو زەویوانێ و دانێوەڵە سوودی لێ وەرەگرێ بۆ سەوزبوونی کە عادەتەن لە ناوچەکانی خۆمانە لە 15 بۆ 15 ئەو ماوە پەڵەیە و زۆر جار ئەمە تاخیرە بێت جاری وایە کەوێتە مانگی 12 شەوانێ و بڕی ئەو بارانەی کە پێویستە بۆ پەڵە نزیکەی 80 بۆ 100 ملیمێک باران پێویستە.
کەواتە جارێ مامان جارێ بەڵێ زۆرمان بەڵام کاتیشمان زۆر لە بەردەمایە ئیشەڵا پشتیوان بەخوا ئەگاتە ئاسی تێکڕایەکانی و ئاسیەوەی کە بڵێن پڵەیاوە. باشە کاگاسۆ پار ساڵێکی وشکە ساڵی بوو ڕێژەی بارانبارین کەم بوو بۆ ئەم ساڵ هیچ پێشبینیەک یاخود هیچ ئەگەرێک هەیە کە جارێکی تر وشکە ساڵی ڕووباتەوە یاخودەوە تا بە پێی دەستپێکی بارانباری نابێ ساڵێکی تەڕ و باراناوی بێ یان ئەوە تا لەبەر ئەوەی کە ئەو دەستگای کەشوهەوایی کە باست کرد لە هەرێمی کوردستان و لە عێراقانیە ناتوانێت جارێ پێشبینی بکرێن. خۆی وشتی یان ئەو وشکە ساڵیانەی کە بە پێناسەکەی دیاردەیەکی سروشتیە و ناهاوسەنجیەکی سروشتیە کە لە نێوان بوون بە هەڵم و بارانبارینەکانایە. چ کاتێک بوون بە هەڵم کە ئاودەردانی زەویە زۆر بوو زیاتر بوو لە بارانبارینەکان ئەوە بە وشتی ئاعتیبار ئەکرێت و دیاردەیەکی سروشتیە و پێشبینیش ناکرێت و پێشبینیش ناکرێت و ئەگەری دووبارە بوونەوەشی هەیە ئێمە بە پێ و ئامارانی کە لە بەڕێوەبەراتی کەشداسی بۆ مەلەرزەی سلێمانی هەمانە کە بارانبارینەکان لە 1940 و تۆمارە تا ئەو بارانی کە دوێنێش داباریەوە تۆمار کراوە لە لامان تێگەڕایی بارانبارین لە پارێزگای سلێمانی 685 ملیمە لەم ماوەیە لە 1940 تا ئێستا 6 وەرزمان هەبووە لە سەر 1000 ملیمە باریوە. 31 وەرزمان هەبووە لە نێوان 600 بۆ 800 ملیمە بارانمان هەبووە 14 وەرزمان هەبووە لە خوار 500 ملیمەوە بووە. دیارە وشتەکانی ئەکەوێتە ئەم ڕێژەیەوانێ کە ئێمە وشتیمان هەبووە 5 وەرز بەردەوامی هەبووە 5 وەرز لەسەر یەک هەر وشک بوو وەکو ئەو وشتیانی کە لە 1946 بۆ 1951 تۆمار کراوە وشتیمان هەبووە 2 وەرز بەردەوام بوو وەکوی کە لە 2007 بۆ 2009 کە ئەمەش 3 جار تکرار بووتەوە وشتیشمان هەبووە لە 1 وەرزا بووە وەکو پار ساڵ کە بینیمان تا ئەو وشتەی پاریش تقریبان تا ڕادەیەک وشتێکی ڕێژەیی بوو کە زۆرێک لە ناوچەکان کاریگەریەکەی زیاتر بوو بۆ نمونە ناوچەکانی ئیداری گەرمیان و ناوچە گەرمەسێریەکان و فری و کەلار و خانەقینەوانە زیاتر کاریگەریەکەی لەسەر بوو. کاتە ئەگەر بە کۆی گشتی باسی بکەین لەو داتایی کە لە سەرەتاوە تۆمار کراوە هەتا بارانەکەی دوێنێ باست کرد ئەگەر بە ساڵ باسی بکەین چەند ساڵ وشکە ساڵی بووە؟ ئێمە لە وشتەکان وشتیمانە بۆ 5 وەرز لە 1946 تا 1951 بەوەرزەکان جێکەیتەوە بەوەرزەکان جێەکەیتەوە بە وەرزەکانە ئەو وەرزانە سێرەکەی ئاستی بارانبارینەکانیان لە خوار نیوەی تێکڕایەکانیانەوە بووە چونکە ئێمە کەمبارانیشمان ێستا مەسەن بۆ نمونە جاری وا هەبووە سلێمانی نزیکەی 580 ملیم باری و بەڵام نەگەشتۆتە ئاسی تێکراوە تا ڕادێگەڵی ئەوترێ کەمبارانی بووە نەگوشتی بەڵام وەرزیشمان هەبوو جاریوا بۆ 300 ملیم بووە کە نەگەشتۆتە لە نیوەی تێکڕایەکانی کەمتر بوو ئەوە بۆیە کە ئاعتیبار کراوە بە وەرزێکی وشک بڵێن. هیچ ئەگەرێ پێشبینی هەیە کە بارانێکی هاوشەوەی چەند ڕۆژی ڕابردوو بەم نزیکانە دووبارە بێتەوە؟ والله ئەوە پەیوەستە بەو نزمە پاڵا پەسویانە و دیارە ئەو پێشبینیانەشی کە ئەکرێت فترە گۆڕانکاری بەسەرا لەبەروی کە ڕەگەزەکانی کەشوهەوا بەردەوامە لە گۆڕانە ئێمە مەسەن بۆ نمونە ئەو پلە گەرمایی کە بەیانی سەعا 7 تۆمارمان کردووە ئەو پلە گەرمایی کە ئێستا تۆمارکراوە جیاوازی هەیە کە پلەکانی گەرما گۆڕا خێرایی با ئەگۆڕێت کە پلەکانی گەرما گۆڕا پەستانەکان ئەگۆڕێت ئەمانە هەمووی سەعات بە سەعات لە گۆڕانکاریە بۆیە پێشبینەکان زوو گۆڕانکاری بەسەرایە زۆر جار هەیە هاوڵاتیان ئەڵێ کاکە پێشبینەکان وتێتی باران ئەبارێ و کەچی نەشباریوە ئەمە کاکە گۆڕانکاریەکانە خۆی ئەو وڵاتە زلهێزانەشی کە کۆمپانیای پێشبینیکردنی ئەم عەدەدیانەیان هەیە کە دەستگای زۆر متەتەوە تەنانەت احتیمادەکەن لەسەر مانگە دەستکردەکان احتیمادەکەن لەسەر ئەو سیستەمی ڕادارانی کە هەیە ئەوانش گۆڕانکاریان بەسەرایەت یعنی ئەمە شتێکە پەیوەستە خۆی پێشبینیکردن هەر پێی ئەوترێ ئەگەر و احتیمالێتە ئەوە نییە بڵێ 100% ئەو حاڵەتە. ئێستا هاوڵاتیان زیاتر پشتە بەستن بەم کەشوهەوایانە پێشبینیانی کە لە مۆبایلە هەیە ئەم پێشبینیانی کە لە مۆبایلەکانە هەیە تا چەند بڵێ ڕاستە یاخود تا چەند پشتی پێدەبەسرێت؟ وڵای ئەوانەش خۆی تا ڕادێک بوونی هەیە بەڵام دیقە وردیەکەی کەمترێکە لەگەڵ ئەوە کە تۆ مەسەلەن دەستگایەکی ئەوە هەبێت پاڵپشت بی بە مەسەلەن پەیوەندیابی لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە مانگی دەستکردیان هەیە کە سات بە سات متابعی
تەتەورات و گۆڕانکاریەکانی مەناخ و ئاوهەوای چینەکانی خوارەوە و چینەکانی سەرەوە چکە ئێمە هەر ئەوە نییە بڵێ احتیمات بکەیتە سەر ئەو گۆڕانکاریانی کە لەسەر ڕووی زەویە ئەبێ احتیمات بکرێتە سەر چینەکانی سەرەوەی بەرگە هەواش چینەکانی 500 میلی بار چینەکانی 150 میلی بار ئەمانە گۆڕانکاریەکان لەگەڵ ئەو گۆڕانکارانی کە لەگەڵ سەر زەویایەت تەواوکەری یەکترین و ئەبنە دروستبوونی ئەو حاڵەتە کەشوهەوانی کە کاریگەری لەسەر ناوچەکە لەگەڵ ئەوەی کە ڕۆژی ڕابردوو بڕەبارانێکی زۆر باشباری و بەڕێزیشتان باستانەوە کرد بەڵام پلەکانی گەرما زۆر دانەبەز یاخو سارد سەرمایەکی ئەو تۆ نەبوو پێشبینیەکان چیمان پێڵن بۆی کە شەپۆلێکی سەرما ڕوو لە هەرێمی کوردستان بکات بەڵێ خۆی فعلەن ئەمە یەکێکە لە بابەتەکان کە پلەی گەرما یعنی لەگەڵ ئەو جەنابەت تەرکیزێک خستە سەر مەوزوعی بارانبارینەکان ئەجنا خۆی بەشێک لەو نەخشانەش ئەوە ئاماژەی بەوەیەوە کە پلەکانی گەرماش بۆ ئەم مانگانە تقریبەن لە ئاستی تێکڕایەکانی یان بۆ سەر و تێکڕایەکانی بێ ینی بەرزتر ئەبێت بەڵام زۆر جار ڕۆژانە مەسەلەن هەندێک جار ئەم گۆڕانکاری ئەبێت جاری وایە لە بۆ ئاسی تێکڕایەکانی جاری وایە بۆ خوارد تێکڕایەکانێتی ئێستا بۆ ئەم یەک دوو ڕۆژی ڕابردووە پلەکانی گەرما لە سەر و تێکڕایەکانی پلەی گەرمی بەرزترین و تێکڕایی پلەی گەرما بووە لە مانگی 11 مەسەن بۆ نمونە تێکڕایی بەرزترین پلەی گەرما لە پارێزگای سلێمانی لە مانگی 11 نۆزدەیە بەڵام دوێنێ مەسەلەن 23مان ئێمە تۆمار کردووە یان تێکڕایی پلەی گەرما لە سلێمانیا چواردەیە ئێمە زیاترمان تۆمار کردو لە یەک دوو ڕۆژی ڕابردووە بۆیە ئەمەش بەشێکە لەو گۆڕانکارانی کە بەسەر کەشوهەوا و بەسەر مەناخی گۆی زەویە هاتووە هۆکارەکانی ئەم گۆڕانکاری و ئەم کەشوهەوایە هۆکاری دەستکردیەکەیان بڵین هۆکارە مرۆییەکانی زیاتر یاخود سروشتەکان خۆی هۆکارە سروشتەکان کۆمەڵی هۆکاری خاون لەبەرەوە کاریگەریەکانیشی بە خاوی دەرەکەوێت بەڵام ئەوەی کە زیاتر کاریگەرە هۆکارە مرۆییەکانە کە ئەمەش دوای سەورەی سڵاعی دووەم شۆڕشی پیشەسازی دووەم دەرکەوتووە کە خۆی ئەبینێتەوە لەوەیە کە پلەکانی گەرما زیاتر ڕووی لە بەرزبوونەوە کردووە کە ئەمە پێشتریش کۆمەڵی ئیتیفاقیات و مەعاهدات کراوە بۆ کەمکردنەوەی ئاسی ئەو گازە گەرمکەروانی کە گرین هاوس بە گرین هاوس ناسراوە کە ئەمانە خۆی لە ئەساسا خۆی بوونی پێویستە کۆمەڵە گازە گازی دۆمۆکسیدی کاربۆن گازی میسان گازی ئۆکسیدی نترۆز ئەمانە بوونیان پێویستە لە بەرگە هەوا چکە ئەگەر ئەم گازانە نەبێ وەکو باڵانسێک وایە بۆ ڕاگررتنی پلەی گەرمی زەوی چکە ئەگەر ئەم گازانە نەبێت پلەی گەرما بە دەرکەوتنی تیشتی خۆر پلەی گەرما ئەگاتە نزیکەی 6 بۆ 7 پلە بە نەمانی تیشتی خۆریش لەوانەیە بگاتە چەندین پلە لەژێر سفرەوە بۆیە ئەم بوونی ئەم گازانە پێویستە بۆ هاوسەنجێکی پلەی گەرما بەڵام زیادبوونی لەم بڕە ئەبێتە هۆی دروستبوونی ئەم حاڵەتانی کە بە ناوی کە پێوتێ قەتیزبوونی گەرما یان احتیباسی حراری و کە دوای ئەوەش ئەمە کاریگەری زیاتر لەسەر ژیانی مرۆڤایەتی و لەسەر گۆی زەوی بە شێوێکی گشتیە بەس ڕەنگە کاگاسۆسە لای هاوڵاتیان پرسیارێک دروست بێ بڵێن باشە خۆ ئێمە وڵاتێکی پیشەسازینین و ئەوە پێشکەوتنین کە پیشەسازیمان هەبێت و زۆر کارکەمە بەراورد بە وڵاتە ئەوروپیەکان وڵاتە پێشکەوتەکان بۆچی کاریگەری ئەم گۆڕانکاری کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان ئاوا دەردەکەوێت دیارە مستەڵەحێکەیە لەوە لە کەژناسیە کە ئەوترێ کەژناسی و ژینگە سنووری سیاسی نییە ئەمە بریتیە لەو گازە گەرمکەروانی دەرچووی ئەو گازە گەرمکەروانەیە ئەم گۆڕانکارانی کە بەسەر کەشوهەوایە کە لە کاتی ئێستادا کە لە کۆنگرەی گلاسکۆ لەم کاتانەدا مناقەشە لەسەر ئەوە ئەکرێت بۆ کەمکردنەوەی ئەم گازە گەرمکەرە ئەم گازە گەرمکەروانە زۆرێک لە وڵاتە جلهێزەکان ئەو وڵاتانی پیشەسازی زۆریانی وەکو وڵاتانی ئەمریکا سین رووسیا هندستان ئەمانە وڵاتێکن کە زۆر احتیمال دەکەنە سەر ئەو وزە کۆنانەی کە ئاوێتە هایدرۆکاربۆنیەکان لە پێکاتەیە هەیە وەکو مەسەلەن نەوتە خەڵوزی بەردی ئەمانە بڕێکی زۆر لەم گازە گەرمکارانە ئەنێرێتە ناو بەرگە هەواوانێ بەرگە هەواش سنوورێکی نییە یعنی ئێمە جاری وایە ئەو نزمە پاڵە پەسووی کە ڕوو ئەکاتە لای ئێمە یا ئەو بارستە هەوا ساردە یا گەرمەی کە ڕوو ئەکاتە ناوچەکان خۆ بارستە هەوا هینی خۆمان نییە ئەمە بارستە هەوایکی ساردە لە سیبریا و لە ناوچەکانی ئاسیایی سەروانێ ڕوو ئەکاتەنە
ئەبێتە هۆی نزمبوونەوەی پلەکانی گەرمای لای ئێمە یان ئەو بارستە هەوا گەرما چیشۆریانی کە هاوینان کاریگەری لەسەر ناوچەکانمان لە ناوچەکانی جززیرەی عەرەبی و ناوچەکانی خوارەوانی ڕوو ئەکاتە ئەهێنێت کاریگەری لەسەر ئێمە بێ بۆیە ئەو گۆڕانکاریانی کە شوهاش گۆڕانکاریەکانە کاریگەریەکانی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی هەموو گیانە کاریگەریشی لەسەر ناوچەکان کەواتە دەتوانین بڵین کاریگەریەکەی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازە لە هەندێک شوێن و لە هەندێک وڵاتە کاریگەریەکەی زیاترەوە بەراورد بە وڵاتەکانی تر بەڵێ ئەوە کاریگەری ئەبێ مەسەلەن ئەو ناوچەیە کە لە لای خۆمانە مەسەن بۆ نمونە ئێمە ئەگەر ڕوبەری سەوزایی زیاد بکەین و خۆشمان لە ناو خۆشمانە مەسەلەن لە ناو بڵین هەرێمی کوردستانە زیاتری اعتیماد بکەین لەسەر ئەو وزە تازانەی کە هیچ دەرهاوێژەیەکی گازە گەرمکەر و گازە ژاراویەکانی نییە وەکو وزەی خۆر وزەی با وزەی ئاو ئەمانە کاریگەریەکی ئەبێ لە لای خۆ کەواتە ئەو ڕێژەی سەوزایی کە باسر کرد هۆکارە لەبەر ئەوەیە کە وڵاتە پێشکەوتەکان کە خۆیان وڵاتێکی پیشەسازی بەڵام کاریگەریەکەی ئەو تۆ دەرنەکەوتۆ لەسەریان کاریگەریان دەرکەوتۆ چۆن ئێستا ئەم هەموو بەراورد بە هەندێک شوێن ئەو ئێستا زۆرێک لە جیهان مەسەلەن ئەوەنەی ڕێکخراوی ژینگەی و خەڵکی ژینگە دۆسی لەو شوێنانە هەیە لە لای بڵین لە لای خۆشمان هەیە بەڵام زیاتریشە بەڵام گویان بۆ ناگرن بابەتەکە بابەتێکی سیاسیە ئێستا ینی زۆر ئاعتیماد ناکەن لەسەرەوە بابەتێکی سیاسیە بابەتێکی ئابووریە ئەمانەیە باشە لەگەڵ ئەوەی کە بابەتەکە بابەتێکی سیاسیە ئابووریە فرە لایەنە چەندین کۆنگرە ئەنجام درا بۆی کە بتوانن چارەسەرێک بۆم بابەتە بدۆزنەوە ئەو کۆنگرانی کە ئەنجام درراوە کە لە کۆنگرانە کۆنگری جیبیستەکە یەکێک لەو بابەتانی گرنگی پێدەدا کەش و هەوایە ئەم کۆنگرانە چی کاریگەریەکی بووە چه ئەنجامێکی هەبووە تا ئێستا بەڵێ خۆی ئەو کۆنگرانە هەر لە ساڵانی 1970 خۆی لیژنەی نێودەوڵەتی بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە کامە تابعە بە ئومەمی متحیدەوانی IPCC ئەمە دانراوە خاص بۆ متابعەکردنی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ینی ئیتر لەو کاتانەوانێ هەست کراوە کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەیە دوای ئەوە مجموعەی ئیتیفاقیات کراوە مەسەن لەنەوە حوتە ئیتیفاقی کیۆتۆ کراوە ئیتیفاقی کۆبنهاگن کراوە ئیتیفاقی ڕیۆ دو جانیرۆ کراوە کۆتا ئیتیفاقی لە 2015 ئیتیفاقی پاریس بووکرا کە ئەمەش هەر ماوەیەکی پێ نەچوو ئەم وڵاتە زلهێزەکان لێی دەرچوون دەبڕی لە بەرژەوەندیان نەبوو وزە کۆنەکان سرف نەکەن و خۆشیان خاوەنی ئەو هەموو وزە کۆنانن وەکو نەوت و خەڵوزی ئەمە نەفرۆشێت و بەکاری نەهێنن ئەی چی لێ بکەن دەبەرەوە زوو پاشەکشیان کرد بۆیە لە کاتی ئێستا لە سیوێکی دەوانێ تاکو و 12 لوتکەی گلاسکۆ هەیە کە بۆ تەئکیدکردنەوە لەسەر جێبەجێکردنی ئیتیفاقی 2015 پاریسە کە ئەمە مجموعەی ئەجندای هەیە مەسەلەن یەکێ لەوانە تەئکیدکردنەوە لەسەر کەمکردنەوەی گازە گەرمکەرەوەکانە و دانانی بوجەیەکی پێویست بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا و دوای ئەوە بەرنامەیەکی تر خاڵی ئەجندای سێم خۆ ئامادەکردن بۆ خۆگونجاندن لە ئەگەری بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەم شێوە و زیاتر دوای ئەوە چی ئەو پرسیارە بکەم ئەگەر چارەسەرێک نەدۆزرێتەوە ئەگە سنوورێک نەدۆزرێتەوە بۆ ئەم بابەتەوە بۆ ئەم بارودۆخە چی ئەگوزارێت چی ڕۆیات خۆی بەپێی ئەوانەی کە زۆرێک پێشبینیان کردووە کە لە 2030 بۆ 2050 ئەبێ وزەکان بگۆڕێت لە وزە کۆنە هایدرۆکاربۆنیەکانەوانێ بگۆڕێ بۆ وزەی پاک وەکو ئاو باو ئەویتریان ئەمانە ئەگەر نەگۆڕێت ئەوە پێدەچێت پلەکانی گەرماکە لە کاتی ئێستادا 1 بۆ 1.5 پلە بەرز بۆتەوە ئەو کاتە ببێ بە 2 بۆ 2.5 لە دوای 2050 کە ئەمەش وای لێت کە زەوی ئەچێتە مەرحەلەیەکی ترەوانێ ئەچێتە مەرحەلەی گەرمبوونەوە یعنی جیاوازە بێت لەم کاتێک کە ئێستا دەستەکانە خۆش بێ کاگاسۆ گەڕینەوە هەرێمی کوردستان زۆر بە کورتی پێشبینیەکان بۆ چەند ڕۆژی داهاتوو چیمان پێ ئەڵێت ڕێژەی بارانبارین چۆنە بێ شەپۆلی سەرماچی ئەبێت بە کورتی پێمان بڵێ دیارە ئێمە پێشبینەکان بەپێ ئەو پێشبینانی کە لە بەڕێبەراتی بەشی پێشبینی بەڕێبەراتی گشتی کەژناسی هەرێم دەرئەچێت کەشوهەوا بۆ ئەمڕۆ تا ڕادەیەک بە جێگیری ئەمێنێتەوەوانێ زۆربەی کاتەکان ئاسمان نیمچە هەور بۆ پاشان بۆ پەڵە هەور دەگۆڕێت و ئاسیبینینمان 8 کیلۆمەتر وە جوڵە و ئاراستەی بابە بە ئاراستەی باکوڕی ڕۆژهەڵات بۆ باکوور دەبێت و نزمترین پلەی گەرمی تۆمارکراوە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی 14 پلەیە و بەرزترین پلەی گەرمی پێشبینی کراو
23 پلە ئەبێت و بۆ سبەی نێژ کەشوهەوا بە جێگیری ئەمێنێتەوە بەڵام پلەکانی گەرمان ڕوو لە داوەزین ئەکا بۆ سەرەتای هەفتەی داهاتوو و جوڵە و ئاراستەی با هێواش بۆ مام ناوەند دەبێت بە ئاراستەی باکووری ڕۆژهەڵات. دەستەکانە خۆش بێ زۆر سوپاسمان دمان کردی زۆر سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانە زۆر سپاس بۆ ئاسۆ کەمال کە بەڕێزیان بەڕێوەبەری کەشناسی بوومە لەرزەزانی سلێمانی سپاس بۆی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵێمەدا ئامادە بوون. فیچەرێکمان ئامادەیە تایبەتە بە پیشی پینەچی با بەیەکەوە بینەری بین و دواترەگەڕین وڵاتان. السلام عليكم. السلام عليكم ورحمة الله وبركاته. يا رحمة يا بخير. يا رحمة بخير. ئەم دوکانە لە ساڵی 1952 حاجی بەکرد خوا لێ خۆش بێ دای مەزران ئەو کاتێکی ئێدان بەدەن 52 ئەم منتیقی کارەبایسیانە بوو بە لۆکەس ئیشیانە کرد ئیتر وردە و دووبای هات عومەر عەلی شێوێکیان لێرەوە ئەڕوات کابینە کارەبانیەت ئەڵوەستا ئەوە بۆ کارەبات نییە زمانی وا بوو خەڵکی کەرکوو بوو ئەژێ وڵا بەڵێمشی ئەڵە بانی وەرە من کارەبا دێمێ ئەو کاتە کارەبا بە شارژە قەیرە نەیرا بە موکەسێک عەلاقەی کارەبا ڕاکی شەو ئیتر ئەم دوکانە بوو مەعمەلێک بە 52 وانێ ئەم کابرایە حاجی بەکرد خوا لێ خۆش بێ خەریکی ئەم ئیشەیە هەتاوەکو لە پاش ئەمری خۆی کرد هەر خەریکیش کردن بووین بەڵام دەمێکە واژیشی لێهێناوە چونکە توانای نەما بۆ پیر بوو ماکە لە خەستەخانە کەوت ئەمری خۆی کرد بەڵام کاتی خۆشی من شاگردم لە لای ئێستا وەک وەفایەک ماومەتەوە لێرە و هینی ناکەم نامانێت بیفرۆشین کوڕەکانی مناڵەکانی هیچیان ئەنی بڕیارە ئەوەیە ئەمە وەک مۆزەیەک نێنێتوانێت دەستکاری نەکرد پێشتمانەتەوانە ئیتر مەشینەکان کۆن هەموو دوکانەکە چی تایە کۆنە پشی تیازی تیا نییە هەمووی 40 ساڵ بەرەژوور هەیە جا ئێستا بعدە ئیش هەندێک ئیشی تیاکەین ئێستا بۆ منە ئەم پێڵاوە ئەمە تاکەیت ئەم قاچی عیبی نییە بەڵام ئەم قاچەیان ئاوا نزمە ئەمەی بەرزە قاچی خوارە ئێمە بۆی ڕاستەکەینەوانێ ڕاستیەکەینەوانێ بۆی کەوە ڕێک بڕا هەر باش بێ کەشمان لا هەیە بۆ نمونە ئەمە کابرا 4 ساعتین 5 ساعتین قاچی کورتە قاچێکی ئەم 5 ساعتیمان بۆ قوتە سەر لەسەر کە ئەڕوا بەڕێگا هیچ کێشەیەکی نییە بۆ خۆی ڕاستە ڕوا بەڕێگا و ئەمان بەرکردووە من لە ساڵی 63 و 64 وانێ ئیشەکەم لە حاجی و بەردەوام لە بەدەستیاوم پسکۆلە بووم ناوم بژمارمان بەکارهێنا کە پز نەبوو سیکۆتین لە ماخیا پیا بوو هەر چەرم و بزمار پێشتریش پێڵاوی کەوشی هەبوو کەوشی سەرەکەی پاسیە چەرم بودیانە وچاو ژێرەکەشی لاسیکی تایی سیارە بوو خەڵک بۆ یارم پۆتین هەبوو کەوش هەبوو جاشکەوش هەبوو ئەمانە هەمویان هەبوون دوای ئەوە حاجی بەکرد کە هات ئەم مەعمەلەی دانا و لە بەقا و لە مسڵەوانەیە چەرمی هێنا و دروستیانە کرد و ئەمان کرد بە پێڵاو ئیتر ڕۆژێتەوە هەبوو 20 جووت تا 30 جووت پێڵاو دروست دەکا هاوینانیش کڵاشمان دروست دەکات هەولێرەوە هاتن لە کەرکووکەوە هاتن لە هەڵەبجەوە هاتن پێڵای حاجی بەکریان نەگرت بۆ لەبەر ئەوەی کەوە زۆر قایم 3 ساڵ 4 ساڵ لە پێکرد نادرا کابرا جووتی پێوە کرد خۆ بەیاخی هەر ناکرد ئەبە پڵاو بەیاخی کرد ئەو بەیاخی ناکرد بەڵام هەر بەرگەیە کرد لێبوونەوەی نەبوو دڵانی نەبوو چونکە بۆ چەرمی باشی هێنا بە زۆری چەرمەکان لە مووسڵ و بەغاوەی هێنان تێگەی لەم ئاخەیشا ژێری پێڵاو گودێر پیانە گودێر لە ئەمریکاوە هات لە ئاخریا لە فەڕەنساوە هات جا لە بریتانیاشەوە پاژنەی پێڵاوە هات ئەم پاژنەیە لە بەرتانیا ئەیتر زۆر قایم بوو سوار نەئەدەڕە هەرچی لە پێکردیان سەر هاتوانە بەس کێ هاتە پاش 4 ساڵ هاتوانە پیاڵاوەکانی زۆر چاک بوو تۆزێکیش قایم بوو
بۆ مادووسە کرد و ئیتر کابرا حتا ئێستاش هەر ڕەحمەگووی بۆ دەرن تەنانەت ماوەیەک ژنانەشی دروست کرد مەسەڵەن بڵێن ئافرەتێک کراسێکی کڕی ئەچوو لە پاشێکی قماشی کراسەکەی هێنا لەسەر ئەو پێڵای بۆ دروست کرد هەم پێڵاوەکە هەم کراسەکە یەک ڕەنگ جا کڵاشمان دروست کرد ڕۆژتە هەبوو 100 کڵاش لەم دوکاندا دەچوو ئەمە نات بۆ هۆلێر ئەمە نات بۆ کەرکوو ئیتر کابرا سەریان بۆ گرت شاکۆرانە کە کاتی خۆی حاجی بەکرد خۆ عەبیکە لە ساڵی 52 ئەو مەشینەی هێنا ئەمەی هێنا مەشینیش کە لەسەرەوەی ئەوەشی هێنا ئەمانە هەمووی دانیمارکەوە هات حاجبەکە ئەچوو بۆخا کابرای جوولەکە بۆ کردە لە عەلاقە جوولەکان زۆر بوون ئیستیرادی مەشینی خارجیە کرد ئەمە دانیمارکە بۆیان هێنا سێ مەشینە بوو ئەو کاتی سلێمانی ئەم مەشینانی چیانە بوو هەمووی بەدەست ئیتر ئەم مەشینیانە هات ئیتر دەستەکە لەما ئاسانکاری بۆ کردین ئەو چەرمەی کە ماڵ میسایە بە گوێرەی بە دەرەجە و بەڕەقەم زۆر بەرەکەبێکی دەستەکە جوانتر و باشتر کرد ئەم مەشینەیە حاجی بەکرد بۆ ئافریقا لە ساڵی 63 هێنای سلێمانیەوە کە ئەم مەشینەیە نەبوو ئەو کاتە ئەمە ئیشی ئەوەیە ئەم چەرمە کە ئەستوولە بە گوێرەی ویستی خۆت تەنکی کات تێگەی کە تەنکیەکە بۆی کەواسی بکەن ئاوای لێ بکەین بۆی کە پێڵاوەکە جوان دەسە ئەمە تەنکیە تا دوای ئەوە ئەسیکۆتی ئەیمانستان وانە وەک بڵێ ئەم لێوێ دەدەست ئەمە ئەو مەشینەیە کرد ئاوای لێ هاتە چیشمان پێکرد بەڕێکوێتی مانگێکە چەند کەسانێکە هاتن کە زۆر فەقیر حاڵ بوون وەزعیان تەواو نەبوو حاجی بکە خۆ عەبیکە بۆی دروستەکردن و پارەشی لەوە ناکەن بگرە جادا پارەشی ئەیانێ کە بیزانیا فەقیرە یعنی دڵێکی زۆر باشی هەیە بۆ خوا لێ خۆش بێ خۆ خۆی ئەمە هەر یەکەی ناوێکی تایبەتی خۆی هەبوو تێگەی ئەمە پێوترا پەنجە ئەمە پێوترا ئەرخە جا پاشەیەکی بازێک هەبوو لێرەما بێقەچانە لێمانە بافتە ئەمە پێوترا ئۆکچە ئەمە ژێر ئەمە لود بوو ئەمە پاژنە بوو ئەمانە ئێستا هیچی کەس بەکاری نایەنە کاتی خۆی ئەمە ئەوانە هەموو ئازانین وە 70 ساڵ ئەمە وجودی بوو ئیشی چی بوو ئەگەر چەرمێک تۆزێکین بووە بەمە لێمانە تاوتمە بۆی کەوە زوێن دەڕێتە ئەوە یەک ئەو توێ سیکۆتین هەر مۆقەباقیمان ماوە تۆکەیمان ماوە ئەویش ساڵی پەنجاکانە لە ئەڵمانیاوە هات پیانم ئەبوو مەعمەر ئەم ڕادیۆ خوا لێ خۆی حاجی بکرد لە ساڵی شلەکان بۆ هێنەی ئەمە گلۆندیکی ئەڵمانیە هەتا ئێستا شەریژە ئەو ساڵانە ئەمە وا بزانم تاری گلۆندیک هەبوو ناو بازار ئەو ئەم شانەیە هێنا وازم دەوی کرد ئەو کاتەش هەزارم بزینار و 23 دینارمانە بەڵام ئێستا ئەوتی هێشتمان سوانێ دەستکاری شتێکی ناکەین وەک یادگارێک وەک مۆزەیەکی حەوەک سمبولی حاجیوەکە هێشتمان سوانێ نابێت بکەوتی ئەم مەشینەیەش هەر کۆنە هەر ساڵی پەنجاکانە هێنایەتی ئێستاش هەر ئیژەکە بە بێوەسان جا ئەو مەشینەش مەشینەی پرێسە ئەمە ئەگەر قاڵبێک لێمان باە مەسەڵەن بۆ نمونە ئەمە قاڵبەکانێتی ئەمە قسە چەرمەکە مەشینەکە لێ ئەیا ناوکەفەکەی دەرەکەست ئەڵبەتە ئێوە پێی ئەڵێن ناوکەف ئەبێ وا بڵێن بەڵام خۆی لە ئەساسا دەڕانسەری پێڵێن ئەم کەفەی ناوەکەی نییە جا ئەومان نەکرد ئەمەش ئاسنەکانی هەمووی هەر ماوە قاڵبەکانی ماوە دەستکارینەکەەوە خواعەکە خۆی وەسێتی کردوەتی دوای من ئەم دوکانە هەرچی هەیە بپێشم دوکان نەپۆشم ئەو مەشینەیەشمان هەیە هەر دانیمارکیە لە دانیمارکەوە هاتووە لەگەڵ ئەوە یەک لایبوو یەک وڵاتن ئیشی چیەکە ئیشی ئەو ئەم کەنارە ئەم قەلاغەی ڕێکوپێکەکات ئەمەش ڕێکوپێکەکات یعنی ئاوە ناکات توانێت ئینشاڵڵا هیواداریم بتوانین ئەم
دوکانە کە کۆنتترین دوکانی سلێمانێتی لەمە کۆنتتر نییە هەموو سلێمانی بێت مەگەر بەعزە ماڵێکە ماوە کردوانە بە مۆزەخانە ئەوانە نازانم ماڵ بەس دوکان ئەمە کۆنتترین دوکانی سلێمانێتی دوکانێککە نەماڵ پیشەی پێنەچی و پیشەی پێڵاو دروستکردن لە کوردستاندا لە ڕابردوودا گرنگی و تایبەتمەندیەکی خۆی هەبوو هاوڵاتیان زیاتر گرنگیان پێدەدا بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە شتومەکی حازری لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دەهێنرێتە کوردستان گرنگیەکی ئەو توی نەماوە بەڵام لەگەڵ ئەوەشدا گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەبەر ئەوەی کە دەستکردی خۆماڵی کوردستانە. تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن تا سبەینی و لە پرۆگرامی کونیا پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.